قسمي قرانا وقسمي قرانا ومخوض وشان جاي جاي بشيوي ورسول هراوان اي شيء ود بشيوي ورسول هراوان هربر زبالك يزول فكوكالن هربر زبالك يزول فكوكالن سيا نرمى نرمى سيا توبة توبة سيا نرمى نرمى سيا توبة توبة سيا خير توبة سيا محرمونة سيا مانمانة سيا زعفرانة سيا مانمانة سيا زعفرانة يلا صوفي يلا ايه ايه واني من كدو ما نارتي كوتا دسم خلي موكي يا دستيا ولي ومخوى مدار خذ ما
ويلنا كمردهم همين
شوخ وشنقا ما مرزوق الشنقا جوان شوخ وشنقا ما مرزوق
حرمت خوشویستین بۆ تەواوی عیلی گۆران پێشبانیان کردنە باڵا ئەمێدەوای هەموو ڕۆژیان و خۆشی و شادی بێ حرمت خوشویستین بۆ چاوەکانی کاکە پەیام وڵانەی کاکە محەممەد وڵانەی لە عیلی گۆران لەلایەنی خۆمەوە وەکو عەشیرەتی چوسانی پیرۆزبایی گەرم گەرم بە وەزی گۆران ئەمێدەوارین هەموو ڕۆژێکیان دووبارە و سێبارە و خۆشی و شادی بێ ئەیسا گۆرانی لە ئێمە و پەرکێ لە ئێوە Hey, what more? Got the one on the
معلومة من عزيزاني من ورمضوا بوشاويسي بوخاري خزماني يقول لي كاشاو وخزماني يقول لي يلا رفايبة جيا كازوما جاي بلا الله وصايا جي 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 هلا 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 Yeah.
عزیز و خۆشەویست وەرە گیرە شەمجاڵەکەی مامۆستا دەست و پەنجەی بڵاو وەرە گیرە Yeah, yeah,
بنەماڵەی حاج ئەحمەدی سەراوی بنەماڵەی حاج ئەحمەدی سەراوی پیرۆزبایی گەرم ئاڕاستی عەشرەتی گۆرانەکەن و ئەمڕۆ زۆر پیرۆزەکەن سوپاسیان دەکەین سوپاس بۆ بنەماڵەی حاج ئەحمەدی سەراوی ئاکەمە بەردەوام بە خۆشەویستانم بۆزی گەورەی گۆران هیوادارین هەموو ساڵەکە بیاداوە بە جوانی و بەم هەرەباڵخی و بەم خزمەتی و دۆستایەتی بکەنەوە جارێکی بەناوی بنەماڵەی حاج ئەحمەدی سەراوی و پیرۆزبایی ئاڕاستی عەشرەتی گۆرانەکەن خۆشەویستانم ئێمە لە خزمەتانین بەردەوامی چەند بەڕێنبێژێک بۆ بەشدار بن لەوانە بەڵێن شارە زووری دوای ئەویش هونەرمەند هێمنی وەستاگەل لێرەیە کاکە بەرەمجان بەردەوامە مسرعك يونان يزيس أو من هذا من وثقة بيان وير وأقاطان لي أني الله شيوخ لازم سكاتي تاعي أنا لو أنت يزيس من الأوترادة تشكل كاوني تاعي بيباتو يا
حاکم سبحی تایب بەخێراتنی سەرجەم میوانانی خزمانی گۆرانەکەن سەربەرز و سەرفراز بن لەلایەنی بنەماڵی کاکە حاکم سبحی حرمەت و خۆشەویستیان بۆ تەواوی عەشیرەتی گۆران و میوانانی عەزیزەوانی لە دوور و نزیکاتون بەخێر بێن سەر و سەرچاوانی ئێمە هاي بشي حاكم جامجي مادونا بن نشطة صاحبة البشير سرتيبي على قوزي پیرۆزبایی هەیە بۆ خزمانی گۆران بەخێر هاتن سەرچاو